بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرلەسەر دیاریکردنی کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق هەروەها ڕووداوەکانی سووریا و پرسی کورد دەکەین سەرلەسەرەوە دەکەین بۆچی لەم کاتەدا نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق جارێکی دیکە بۆ خۆی سێم کاندید دەکرێتەوە بۆی کە پۆستی سەرۆکوەزیرانی عێراق وەربگرێت ئەوە کارەکەی چییە وەلایەنە کوردیەکان دەبێت چۆن مامەڵە لەگەڵ پرسی سەرۆکۆمار حکوومەتی داهاتووی عێراق بکەن و ئایا لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش ئەجێندایەکی تایبەتیان هەیە و قسە لەسەر ڕووداوەکانی سووریاش دەکەین کاریگەری چیە لەسەر ناوچەکە و تێڕوانینی ئیسلامیەکان لە ناویشاندا کۆمەڵی دادگەری کوردستان بۆ پرسی سووریا و مافەکانی کورد لە سووریا لە ناوچەکانی دیکە قسەی لەسەر دەکەین بە میوانداری بەڕێز عەبدوستار مەجید ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کوردستان کاکە بوستار بەخێربێن سوپاسیان بەدەبوون دەکەین. سەلامت یاخوا سپاس سپاس دەکەم بەخێربێن. ئەگەر سەرەتا بەرلۆی بچین سەر ڕووداوەکانی سووریا و پرسی کورد بە لە دیاریکردنی کاندیدی سەرۆکوەزیرانی عێراقەوە دەست پێ بکەین. شەوی ڕابردوو چوارچێوەی ماهەنگی نوری مالکی دەستنیشان کردووە بۆ ئەوەی کە کاندیدیان کردەوە بۆ سەرۆکوەزیرانی عێراق. چۆن لەم پرسە دەڕوانن دواترش قسە لەسەرەوە بکەین ئایا کورد دەبێت چۆن مامەڵە بکات لە دۆخی عێراق و لە پێکهێنانی حکوومەت. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سلام و ڕەحمەتی خوای گەورە لە هەموو لایەک بێ و من جارێک کە بەڕاستی خۆشحاڵم بە دیداری بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام وە ئەوەی بەڕێزیش زۆر بەخێر یاخوا هەموو لە سەرفراز بن خێربێ و ئینشاڵڵا عاقیبەت خێر بین. سەبارەت ئەم بە بارودۆخی عێراق ئێمە لە ڕابردوودا وەکو کۆمەڵ هەمیشە گوتومانە ئێمە لەگەڵ ئەوەین کە هەرێمی کوردستان باشترین پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراقی هەبێ چونکە بە ئەزمموی چەند ساڵەی ڕابردوو لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق کە بەرزیم زمێکی زۆر تێکەوتووە کێشە و گرفتی زۆر لێ پەیدا بوو هەرێم نەیتوانی بەبێ عێراق هەرێمی کوردستان بەڕێوەبەرێ دەسەڵاتی هەرێم بۆیە بە ناچاری گەڕایەوە لای عێراق کەمە هەر لە زووەوە هەموو خەڵکی کوردستان دەزانێت لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان دەزانن و لایەنە سیاسەکانی عێراق دەزانن کە ئێمە لەگەڵ ئەو بن کە هەرێمی کوردستان باشترین پەیوەندی هەبێ پێمان وابوو ئەوە بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستانە و بەڕاستی بۆ سەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی هەم عێراقا و هەم هەرێمی کوردستانیشە و دەریش کەوت لەم هەلوو مەرزی ئێستاماندا لە هەلوو مەرزی کە ناوچەکە پێدا تێدەپەڕێ و عێراق پێدا تێدەپەڕێ کورد پێدا تێدەپەڕێ ئەمە باشترین بژاردە بوو هەناخۆ ئەگەر کورد بتوانێت لە هەر قۆناغێکدا بۆ خۆی وڵاتی خۆی بەڕێوەبەرێ و لەسەر پێی خۆی بوەستێ کەم پێمە خاڵی سەرەکی ئەم بابەتە بریتێ لە یەک ڕزی و یەک هەڵوێستنی خۆمان کە ئێمە ئێستا بەڕاستی نیمانە و خراپترین پەیوەندی سیاسی هەیە لە نێوان لایەن و حزبە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەمە خاڵی یەکەمی دەبێت. خاڵی دومی ئەوەیە کە ئایا ینی کورد چەندە پشتگیری دەکرێت لە ناوەندەکانی نێودەوڵەتی و وڵاتانی ئیقلیمی کە بتوانێت وڵاتی خۆی بەڕێوەبەرێ و سەربەخۆ بێت لە وڵاتی خۆی. بە هەر حاڵ ئەمە بابەتێکی دوور و درێژە بەسمەوە ئێمە لەگەڵ ئەوەشین بەڵام لەم هەلوو مەرزەی ئێستادا ئێمە لەگەڵ ئەوە بین کە پەیوەندیی باشمان هەبێ. ئێستا کە چوارچێوەی هەماهەنگی نوێنەری خۆی دیاری کردە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئێمە هۆ کۆمەڵ ئێمە پێشوازی لێ دەکەین و ڕێز لەو بڕیاریان دەگرین و بە شێوەیەکی نەک ڕێککەوتن بەڵام وەکو عورفێک بارودۆخی عێراق بەم شێوەیە دابەش بووە کە سەرۆکی ئەنجومەنی نوێرانی عێراق بۆ پێکهاتەی شیعە بووە ئەنجومەنی نوێران بۆ سوننە بەڵێ بڵێ ئەنجومەنی نوێران بۆ سوننە بووە و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ پێکهاتەی شیعە بووە و سەرۆکی پەرلەمانیش خۆتان دەزانن بڵێن بۆ سوننە بووەوە سەرۆکی عێراقیش بۆ کورد بووە یعنی ئەمە ینی پێکهاتنێکی عورفی بوو ینی چۆن دەڵێ هەر ئەوە ئۆتۆماتیکی پێک هاتوون دەنا لە دەستوردا بەڕاستی ئەمە نییە. ئێمە پێشوازی دەکەین خۆزگا کوردیش بیتوانی بایە ئاوا بە یەک ڕیزی و بە یەک دەنجی نوێنەری خۆی بۆ سەرۆکۆماری عێراق دیاری کرد بە مەوسفێ ئەنجومەنێک کە بەیە لە هەموو حیزبەکان ئەنجومەنێکە بەیان ئێمە کێ ببێتە نوێنەری سەر کۆمار
ئێمە وەکو کۆمەڵ بە هەموو لایەک بیزانن دوای ئەوەی کە لایەنەکان سەردانی یەکترمان کرد بۆ ئەم بابەتە بۆ کۆبوونەوەی پەرلەمانی عێراق وە بۆ هەڵبژاردننی جێگیری ئەنجومەن نوێرانی عێراق بۆ پاشان بابەتی سەرۆکۆماریش هەردەمازانی دێتە پێشەوە هاتە پێشەوەش ئێمە ڕێیمان وابە کە کۆبوونەوەیەکی هەموو لایەنە سیاسیەکانی براوەی پەرلەمانی عێراق بکەین یعنی هەموو وەکو کورد 6 لایەن کە کورسی پەرلەمانیان هێناوە ئێمە لەگەڵ ئەوە بووین کە هەمومان بەیەک کۆدانیشین بەڕاستی ئەم بابەتە تاوتوێ بکەین وە چێ جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق بێ وە چێ سەرۆک کۆمار بێ لەسەر ڕێکەوین جا ئەم کۆبوونەوەی چ لە ئاستی مەکتەبی سیاسی بێ کە ئەمە پێمان ئاسایی بوو چ لە ئاستی سەرۆکی حیزبەکانی هەرێمی کوردستان بە پێمان ئاسایی بوو چونکە بەڕاستی ئەم بابەتە بابەتێکی گرنگ بوو بەلای ئێمە نەک ئەم مشتومڕۆ هەرایە کە دروست بوو لەسەر هەڵبژاردننی جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق ئەوە بۆچوونی ئێمە بەڵام دیارە تا ئێستا بە حەقیقەت ئەمە ڕێک نەکەوتووە و پێکهاتەیشی ئەم پێمە کارێکی باشی کردووە و ئەوە باشتر لە پەرتەوازایی کە بە پەرتەوازایی و بە ینی نەبوونی یەکدەنجی بێنە هۆڵی پەرلەمان و کێشە و ئاڵۆزی لێ دروست ئێستا هیچ دەرفەتێک ماوە لەبەر لایەنە کوردیەکان بڵێن سێشەم هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەگەر بۆ سەرۆک کۆماریش نەبێ بۆ شێوازی بەژاریکردنی لە حکوومەت وەرەقەیەکی هاوبەش هەبێ هیچ دەرفەتێک ماوە ئەم تازە بە زەحمەتی دەبینم لەبەرەوەی کۆمەڵێکیانی دیکەشێ لە دەرەوەی لایەنەکانی دەسەڵات ئەنی جارێکی دی پارتی نەیانتوانیوە بیەک هەڵوێز بن و یەک کاندیدان هەبێ شەڕە گەورەکە زیاتر کەوتوتە نێوان ئەوان ئێمە لایەنەکانی دیکەش کە معارەزەین لێرانە نەک لە عێراق چونکە لە عێراق زاری معارەزە نین ئەوانەی کە لێرە معارەزەین حەقیقەتەن ینی ئێمەش بە هەمان شێوەی دیارە کاندیدەکە دیاری کراوە کە ئێمە کۆمەڵوتمان مادام ئەو لایەنانەی کە ئێمەین و یەکگرتووە و هەڵوێستە کە لەوەی دیکە هاو هەڵوێست بین ئێمە ئامادەین هەم هاو هەڵوێز دەبین و پشتگیری ئەو کانی دەکەین کە لەسەر ڕێک دەکەوین بۆی ئەم پێم وایە زەحمەت هەرچەند هەموو شتێکیش ممکنە ببێ بەڵام پێ ناچێت لەم بارودۆخی پارتیەکێتی کە تێدان ئەمە ڕوودا وتت مەرجنیە لە عێراق ئۆپۆزیسیۆن جارە هیچ هەوڵێکی وەکو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەگەر هەمانگیتان هەیە بەشدار بن لە حکوومەت سەوڵێکی لەم شێوە هەیە حکوومەتی عێراق مابەستم خۆی دایمەن وەکو عروب کاک حەچیم وەختێک معارەزە دەردەکەوێ ینی لایەنەکانی معارەزە دەردەکەم کە چێ معارەزە دەبێ وەکو عرفی دنیا کاتی کە حکوومەت پێک دێ هەر حکوومەتی پێک هات ئەو کاتی ئەوانەی کە بەشدار نەبوون لە حکوومەتەکە دەبن بە معارەزە ئێمە زارە بەڕاستی بەلای ئێمە ئەمە یەکلای نەکراوەتەوە کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەم دووسە لایەنی دیکە کە ئێمە هەمە هەنجێکمان هەیە و چەند کۆبوونەیەکشمان بەڕاستی بەیەکەوە کرد بۆ هاو هەڵوێستی و هەمە هەنجیمان بەیەکەوە لە بەغدا ئێمە چی دەکەین ئەم بەڕاستی پێشم وایە ینی ئەوانەی کە نوێنەری ئێمە لە بەغدا زەحمەتە بتوان ببن بە معارەزە لە بە شێوەیەکی گشتەکەی بۆ عێراق عادەتەن کورد بە شێوەیەکی گشتی لەوێ بەشداری حکوومەت بوو بەشداری دەسەڵات بوو لەوێ بەهەر حەدەمێت و ڕۆژانی ئایندی حەقەتەن ئێمە هەموو بژاردەکان لە پێشن بەڵام وەکو عرفێکی سیاسی دەبێت حکوومەت هەڵبژێدرێت ئەو کاتەی ئەوانەی کە دەمێنەوە دەبن بە معارەزە باش بەسێک پرسیارەتی لەسەر کاندی سەرۆک وەزیران کە مالیکیان هەڵبژاردێتەوە هیچ پەیوەندی بە بارودۆخی ناوچەکەەوە هەیە بە دەسەڵاتی عێراق ئەو گۆڕانکاریەکانی سووریا چونکە پێشتر باسییان دەکرد کەسێک بێکە هیچ بۆم لە کورسی پەرلەمانی نەبێت لە دەرەوەی بڵێن چوارچەوی هەماهەنگی بڵێن سەرکردەکانی چوارچەوی هەماهەنگی بێت بەڵام بۆ چونانە هەیە بەڵام سەبارەت بە بەڕێز دکتۆر نووری مالیکی کورد ئەزمونێکی لەگەڵ دکتۆر نووری مالیکی هەیە و بە هەندێک ئاڵۆزی و گرژی پەیوەندی سیاسیدا تێپەڕی لە قۆناغی ڕابردوو پێمان وایە هەم ڕەنگە بەڕێز دکتۆر نووری مالیکی ئێستا زیاتر ینی خوێندەوەی فراوانتر بێ بۆ هەرێمی کوردستان و بۆ داواکاری و مافەڕەوەکانی هەرێمی کوردستان و هاوڵەتیەکانی وەم پێشم وایە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش ڕەنگە بە خۆیان داهاتنەوەی کە ئەم ئاڵۆزی گورجانێکی کاتی خۆی لەسەر هێندێک شت ڕەنگە بەڕاستی هێندە بابە شەخسی بوو بێ دروست کراوە ڕەنگە سیاسیەکانی کوردیش پەندیان وەرگرت بێ و دەبێ ئەم پێم وایە دەبێ بەڕاستی لاپەڕەیەکی تازە هەڵبدرێتەوە بۆ ئەوەی کە کورد بتوانێت پەیوەندیشی باش لەگەڵ عێراق هەبێ ئەوش بەڕاستی بۆ
ئەوە ناکە ئەم دوو حیزبی دەسەڵات بەرژەوەندەکانی خۆیان پارێزن کە بەداخەوە ئێستاشی لەگەڵ بێ ئەم دوو حیزبە هەر بە دوای زیاتر بەرژەوەندی حیزبی و شخصیەکانەوە ینی خۆزگە بتوانرا بۆیە گوتن خۆزگە بمان توانی بە ئێمە هەممان بەیەک و دانیشین ینی با باسی بەرژەوەندی دەستکەوتی حیزبی نەبووایە با باسی ئەومان کرد بە ئێستاش ئێمە لەگەڵ ئەوەین با باسی بزانین داخۆێمە کە دەنگ بە نووری مالکی بدەین نووری مالکی بەتەمایە چی بۆ کورد بکە بەتەمایە چەند لەو بڕگە و مادانێک کە لە دەستوری عێراقدا هاتوو پێینی بەکردەوە هەیە بێکار لێسەر بکە بە دوواداچوونی بۆ بکە بەتەمایە مەسەن چەند ئەو بابەتانەی کە کێشە لەسەرن لە نێوان کورد و ینی بەغدا چەند ئامادەی هەیە دام بە مافەکان دابنێ و کێشەکان چارەسەر بکەن پێم وا دەبوو کورد وەرەقەیەکی عەمەلی هەبوایە و مسودەیەکی هەبووە لەسەر ڕێککەوتبان کە چۆن تەعامل لەگەڵ حکومەتی مالیشی دەکرێت کە ئێمە بڵێن سپێنی پژگیری مالکی دەکەین بۆ ئەوکە بێتە ڕێژ وزەرا بەداخەوە بە حەقیقەتەن ئەم دوو لایەنە بە درێژایی مێژوو بیران لە بەرژەوەندی و دەستکەوتی حیزبیەکان کردوێتەوە کە پێمان وابوو دەبوو ئێستا دەرفەتە باسی مافەکان و بابەتە یاسایی و دەستوریەکان بکەین کە پەیوەندی بە خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە پێویست بە هەرێم ئێسلام خەدەکەرسنە بڵێن کورد بەشداری حکوومەتی عێراق دەکە بەڵام لێرە بڵێن حکوومەت نییە پەرلەمان نییە چۆن خوێنەوە دەکەی زۆر لاواز بوو هەرێم و پێشتریش بڵێن ئێستش لە بینی نەوەنی و یەکێتیا و پەیمانەتێک ڕاگەیان پارتی پێی ناخۆشە پێ دوای دۆخی کوردستان چی لێرە ینی گۆڕانکاری ناوچەکەیە بەس پارتی و یەکێتی بڵێن ئاوا دژایەتی یەکتر دەکەن وڵا سەبارەت بە ناوچەکە کاک حەشیمە پێم وایە ئەم ناوچەی بە ئاڵۆزێکی ئاڕۆزدا تێدەپەڕێ و ئەو ئاڕۆزێک کە لەو ناوچە هەیە بەگشتی ینی ئەم بەشەی خۆرهەڵاتی ناوەڕاست ئەم پێم وایە وەک چۆن ینی ئاگر لە پوشی بەردەی ئاوا پێوە بچێ وە وردەوردە پێوە دێ ئەنی مەرج نییە لە سووریا بۆستێ مەرج نییە لەوەی بۆستێ یعنی من پێم وایە کورد خاڵێکی زۆر گچکەیە لە هاوچێشەکانی بەرژەوەندی وڵاتان لەم ناوچەیە ئەین بەرژەوەندی گەورەکانی ئابووری ئەمریکا بەرژەوەندی گەورەکانی ئەمنی ئەمریکا چۆن ئەو دوو بەرژەوەندی گەورەی هەیە بەڕاستی بەرژەوەندی ئابووری کە ئەمریکای ئێستا پێشیش هەروە بەڵام ئەمریکا ئێستا ناشارێتەوە دۆنالد ترامپ زۆر بەڕاشکاوی دێڵێ ینی بەڕاشکاوی دەڵێ ئەم وڵاتە داگیر دەکەم ئەم شوێنە داگیر دەکەم لەبەرەوەی بەرژەوەندی ئابووریم لەوەدا هەیە دوو ڕەهەندی سیاسەتی ئەمریکا ئێستا ئەمنی و ئابووری ئابووریەکەەوە دیارە ینی چای بڕیوەتە بە تایبەتی نەوتی ناوچەکە و ئەم بەرژەوەندی ئەمنیشی بەڕاستی پاراستنی ئاسایش و ئەمنی ئیسرائیلە کە بەلاوە زۆر گرنگ چونکە لۆبیەکی زۆر گەورە هەیە لە ئەمریکا کە ئیسرائیلەکانن لە ڕێی کۆمپانیەکان و پارەدار و دەوڵەمەندە گەورەکانی وەندەرکە ئەوان بەڕاستی ئەمریکا بەڕێوە دەبن وە ئەوان دروستکەری بڕیارن لە ئەمریکا ناتوانێت لە قسەیان دەربچێت ناچار ئەگە ئەمریکای جوولەکەش نەبێ ناچار بەڕاستی بە قسەیان کە بۆیە ئەم بارودۆخی هەیە بڵین لەو ڕووداوانە دوای دێنە سەر مامەڵەی کوردیش بڵین لە بەسمەوە بوو ئەم ئاڵۆزیانە بەڕاستی هیچ بە دووری مەزانن کە کوردیش بگرێت چکە کورد وەکو باسم کرد خاڵێکی زۆر گچکەی لەم هاوچێشانە زۆر گچکەیە ینی گەورە نییە کورد بەچی گەورەیانی بەچ دەخوڕێ کوردیانی پێی وایە چیانی ئەمە زۆر جاروەیە هێندێک لە سیاسیەکانمان و هێندێک لە سەرۆکی حیزبەکان لەم وڵاتە ینی زۆر لە خۆیان ڕادەبینن یعنی یەکێ نەزانین دەڵێن بەسەرن ئەوە ینی ئاوان لەگەڵ ئەمریکا و هەرچی ینی بێڵێن ئەمریکا و وڵاتانی گەورەی دنیا ڕەتی ناکەنەوە ئەوان نییە بڕواکە کورد زۆر خاڵێکی گچکەیە لە چاو ئاوانیشەوە چوە زۆر بەرژەوەندیان بە کوردەوە نەبەسراوەتەوە ینی خۆشیان دەشیڵێن ینی کورد بەکارهێنراوە بۆ گەیشتن بە ئامانجەکانیان جا ئامانجەکانیان بە حسابی ئەوان کە دەڵێن باسی تیرۆر دەکەن ئامانجی لە ناوبردنی تیرۆر بێ و ئامانجیان بریتی بێ لە بەرژەوەندیە ئەمنیەکانیان پاراستنی ئەمنی خۆیان و ئیسرائیل و ئەو ناوچەیە بێ و ئامانجیان هێشتنەوەی هێندێک لەسەر وڵاتان بێ کە لە قازانجی ئەوان ئامانجیان لە بەینبردنی هێندێک وڵات و سەرۆشی هێندێک وڵاتی کە بێ کە لە قازانجی ئەوان نەبووە بەکاری هێناون تاڕادەیە بەکار هاتن بەڵام دەرکردبوون من لە سووریا کورچی بۆ ئەمریکا کرد بۆ من داعش شەڕی داعش بوو نەبوو باش ئەدی ئەحمەد شەرع چی بۆ ئەمریکا کردووە
ئێستا هەر لەسەرتا با من عەرز دەکەم بەڵێ يعني بمسمى يعني كرد خالشي قسكيلا قصدك عندي بتساقوي بناسي احمد شرع تمام بري بود صلاتي خوي هاتو يعني ابيش اتجاهك او فكري شي خوي بيو هاتوانيا باشە روتيكا هاتو خرشي لقل دابو شريان كردو كاتي خويو خرشان لي كجاو خرشان لي جير او معاناه دردسريان زور بينيو حتى هات بو جيشتن ك حكومتي بشار اسديان روخات دزاني امريكا سن صار ديوز ام بشار بروخي بين روخه بس ساعتان روخانديا او اگر برژوندی هاو باشه اگر هیچ ڕێکەوتنیشان نەبوو بێ بەرژەوەندەکانی ئەحمەد شەرع و جەماعەتەکەی لەگەڵ بەرژەوەندی ئەمریکا لەم خاڵە تێکی کردەوە یەک دوو هێزێکی گەورەی رووسیا لە سووریای بووە لەگەڵ ئەوە یعنی هەم بنکەکانی سەربازی و هەم سەربازەکانی هەم کۆمەڵێک بەرژەوەندی و کۆمپانیاشکە هەبوو هەمووی کەوتە مەترسیەوە کە ئەمریکا چەند ساڵ بەدای ئەو بوو نەیتوانی مەسەڵەن ئەمە چارەسەرکە دەزانیت چەند سەربازی کۆماری ئیسلامی ئێران لە سووریای بووە لەگەڵ ئەم دو سێ سەعاتە ئەم ڕژێمە ڕووخا هەموو ناسار بەجێ بێڵێ ئایا کورد دەتوانێت چی بکە یانی ئێستاش ئایا کورد دەتوانێت مەسەڵەن چەند بەرژەوەندی ئیسرائیل بپارێزێت لە ناوچەکە دەتوانێت چی بکە چی پێ دەکرێت خۆ زۆری خۆ هەڵدایەوە کورد هێندێک لە کورد ئەم ناڵم کورد هەمووی ها هێندێک لە کورد بەشێک لە کورد بەشێک لە سەردەکانی کورد زۆران خۆ هەڵدایەوە بە ئیسرائیل وەنەبوو دەی چه حسابێکیان بۆ دەکرێت چه پشتیوانێکیان کرا لەم بارودۆخێستا کە ڕۆژاوا پێدا تێپەڕی کە زمان فەرمودایی دێنە سەریە چیان بۆ کرد بەبەستم ئەوەیە ئەم بارودۆخانە ئاڵۆزە بەڕاستی هیچ بە دووری مەزانە کاک حەشیم ئەم هەرێمی کوردستانش بگرێتەوە چونکە هەرێمیشی کوردستانی بێخاوەن و بێسەروبەر و بەڕاستی قەوارەیەکی لەرزۆک بەهۆی گەندەڵی بەهۆی ناتەبایی بەهۆی قۆڕەخکاری بەهۆی ستەمکاری بە ئاشکرا دوو ئیدارەین بەڕاستی زۆر بەوازحی ینی زۆر بەڕوونی ینی ئینجا ئەو دوو ئیدارەکە کە ناتەباشی ینی کەس وەکو دەڵێ مەسەڵەن ینی ئاوی کەس ناخواتەوە برا کەس حساب بۆ هیچ کەس ناکە یعنی ئێمە کە معارەزەین بە پێی معارەزەی مەسەڵەن عورفی سیاسی دنیاوان دەبێ ئێمە پێمان خۆش بێ ئەوانە هەر دژی یەک بن و لێک هەڵۆشێمە نەبوو دەکاکە ئێمە ڕۆلی دەسەڵات دەبین دەکاکە بن با دانیشین با بەیەکەوە بە وەرەقەیەکی هاوبەشمان هەبێت کە چۆن تەعامل لەگەڵ عێراق بکەین با بزانین داخۆ بەرن دانیشی کاکە بزانین ئەم میلەتی کوردی خۆمان بەرەو چێ دەبین بزانین چۆن ئەم هەرێمی کوردستان بپارێزن بە هێزێکین بزانین چی دەکەین کاکە ئێوە بەتەماشین ئێوە ئەوانن نایانە پێش بڵێن کاکە وەڵاهی ئەمە دەستخۆشی لەم هەڵوێستەدان دەکەین وەرن کاکە ئێوە لێ ئێمە بەخەمترین بۆ ئەم بابەتان وەرن با دانیشین بزانین داخۆ چی بکەین نا کۆ نابنەوە مەبەستم ئەوەیە بەڕاستی هەرێمی کوردستان لەم هاوچێشە و باردۆخانەدا دەبێت زۆر ئاگای لە خۆی بۆیە ئەم قسەی سەرەتام دەکەمەوە ئێمە لەم هەلومەرزانەدا دیسان هەر پێمان باشە کە هەرێم باشترین پەیوەندی هەبێت لەگەڵ عێراق ئەو بۆ هەرێمی کوردستان بۆ هاوڕێتەکانی قازانجە ئەنی هیچ نەچینەوە سەر وردەکاری ڕابردوو نەچینە سەر ئەم باردۆخی ناوچەکەش چی بەسەردێ ئەمە ئەومان بۆ ینی کوردستان پێ باشە لە باشوور و بۆ ڕۆژئاواش بمان باشە کە باشترین پەیوەندی بە لەگەڵ حکوومەتی خۆی کە سووریا ڕێکەون ئەویان باشتر لەوەی کە وەک ئێمە کۆمەڵێک قۆناغ ببینن و کۆمەڵێک ناڕەحەتی و دەردی سەری و خۆزانی ئەوەی کە بەسەر کورد هاتووە لە قۆناغەکانی ڕابردوو بەدەست تێکرا ڕژەمەکانی عێراقەوە دوای هەر بین بڵێن وەڵای کاکە پێمان باشە ڕێکەوتنی باشمان لەگەڵ عێراقە بێ ئەمە لەگەڵ ئەوەی کە هەر لەگەڵ عێراق بمێنینەوە و ئەمە خۆمان بە بەشێک لە عێراق دەزانین ئایا دوای ئەوەی کە میلەتی خۆمان تووشی زۆر قوربەسەری کرد ئینجا وا بکەین یان ئێستا وا بکەین باشترە بەڵێ سوپاس دەکەم با بینی سەر سووریا سەبارەت بە هەڵوێستی کۆمەڵی دادگەری بۆ ئەم بارودۆخێک کە لە سووریا و کوردانی ڕۆژئاوا لە ماوەی ڕابردووش بڵێن کۆبوونەوەتان هەبوو کەمپینی هاوکاری ئێستا هەیەدا ئەم دەستگاکانی ئێوە هەڵوێستی کۆمەڵە و بارودۆخە بەڕوونی چییە؟ وڵای ئەمە هەڵوێستی ئێستامان و ڕابردووشمان هەر ئەوە بۆ کە ئێمە کۆمەڵی ئیسلامی ڕابردوو بڵێم بۆ ڕابردووتر کە بزوتنەوەی ئیسلامی بوون کە لە شاخ پێشمەرگە بووین ئێستا کۆمەڵی دادگەری ئێمە هەر لەسەر ئەو بۆچوونی خۆمان کە ئێمە بە ئەرکێکی شەرعی و نیشتیمانی دەزانین یان ئەگە خەڵک یەک جار لەسەری پێویست بێ بەرگری لە میلەتەکەی خۆی بکات بەهۆی کوردایەتی و
نیشتیمان پەروەری ئێمە دوو جار لەسەرمان پێویستە. جارێک لەبەرەوە کە خوای تەعالی وا دەفەرمێ وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين. ئەوە بۆ تان نییە لە پەناو خوای تەعالی و ئەوانەی کە دەچەوسێنرێنەوە جەنگ نەکەن بۆ ناکەن. ئەمە یەک ئەمە بەڕاستی ینی کوردیشین ئێمە ئەم میلەتە ئەو مافەی لەسەر ئێمە هەیە بێڕایەوە کە مافێکی شەرعیە مافێکی نیشتیمانیشە کە ئێمە بەرگری لە نەتەوە و لە خاک وڵاتی خۆمان بکەین. ئەمە ینی پرەنسیپێکە لای کۆمەڵی دادگێری بڕاوەتەوە هیچ قسەی لەسەر ناکەین. دوو ئێمە لەگەڵ ئەوەی کە ینی کورد نەکرد لە ئێستا لە باشوور ئێمە لەگەڵ ئەوەی وەنەشمان شاردوتەوە و لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتانش قسەکرا بەڕوونی بەڕاشکایی وە لە ئەدەبیات و خیتابی ئێمە خیتابی سیاسی ئێمە زۆر بەڕوونی گوتمانە ئێمە لەگەڵ ئەوەی کە کورد لە هەر چوار پارچەکە ینی لە باشوور و لە باکوور و لە خۆرهەڵات و لە ڕۆژئاوا خاوەنی کیان و قەواری ڕاستەقینی خۆی بێ دەوڵەتی خۆی هەبێ ینی بوو بە چه حەقێک ینی عەرەب دەوڵەتی هەبێ بەڵام نابێ کورد هەبێ ئەخ نازەم ینی ئەمە لە قورئان هاتووە ئەمە لە یاساکانی نێودەوڵەتیشتی وا هەیە کە گەلێک مافی ئەوەی هەبێ مافی چارەی خۆنووسینی خۆی دیاری بکە بەڵام گەلێککە نەیبێ ئەوە لە دیارە خۆ لە بیانی ڕێکەوتن نامەکاندا هەیە کە هەموو گەلێک بەڕاستی بۆ هەیە کە بۆ خۆی مافی چارەنووسی خۆی دیاری بکە و لە شەریعەتیشدا ینی بەڕاستی عەرەبێک چۆن بۆی هەیە دەوڵەتی هەبێ کوردیش بۆ هەیە فارسێک بۆ هەیە کوردیش بۆ هەیە تورک بۆ هەیە کوردیش بۆ هەیە یەک زەڕە نەکەمتر نەزیاتر حەقی لە من زیاتر نییە لەم ڕۆتەبان ئەوەی کە خوا بەویدا بە منشی داوە ئەو دەسەڵاتی هەیە و ئەمڕۆ توانیوەتی بەڕاستیکیان و قەواری ڕاستەقینی خۆی دروست بکە و ئەمەش بچەوسێنێتەوە ئەمە نیمە بۆ بەشێکی خەتای خۆمە بەڕاستی لە قۆناغەکانی ڕابردوو بە مێژوو دەناسین خوارێکە کورد خەتای هەبوو لەم ڕوانەوە بەڕاستی من نەماتوانین ئەویش هەموو ئەو ناتەبایە کە هەیە هەر ئەمە بۆ بەڕاستی بۆتە هۆی ئەوە کە کورد نەیتوانی بێتە هیچ و ئەمە دوو سێ ئێمە سەبارەت بەوەی کە دەگوزاری لە ڕۆژئاوا و لا شوێنێکی کە بەڕاستی بەنسبەت کورد ئێمە ئەو دوو بۆچونەمان هەیە. یەک ئێمە لەگەڵ ئەوەی کە کورد لەوێ بەڕاستی بە مافی خاوەنی کیان و قەواری خۆی بگە مافێکی حەق خۆیانەکە کیان و قەوارێکی ڕاستەقینی خوانێ بخوان بەڕێوەبەرن ئێمە ئەو مافە ئەگەر سبەی ینی کوردیش لە سووریا دەوڵەت بێ کورد ینی بەڕاستی ئەمە بۆ عەرەبێکیش دەڵێن بۆ تورکمانێکیش دەڵێن وەسبەی ئەگەر دەوڵەتی کوردی لە ئێران بەدەست کوردەوە بێ ئەو مافی فارسێک و مافی عەرەبێکیشە و مافی تورکێکیش و مافی بەلووزێکیشە ئێمە ئەوە تێڕوانی ئێمەیە و ئەوە لەلایەشی دیکە ئێمە کاک حەشیمبیر و باوەڕی هیچ حزب لایەنێک لایەنێکی سیاسی ئێمە بەڕاستی لەسەر میلەتەکەی کە موسڵمان حساب ناکەین ئێمە میلەتی کورد بە میلەتی موسڵمان دەزانین و ئەو میلەتە پێمان وایە لە فارس و لە کورد لە فارس و لە تورک و لە عەرەب کەمتر موسڵمان نییە و بەڕاستی هیچ حەقێکیش بەدەست ئەوانەوە نییە کە مزایەدە لە موسڵمانەتی بەسەر کوردەوەدا بکەن یعنی من دەبتەرسم دێ فەرمون ینی نەک بەخوا من هیچ مزامەرە ناکەم هەڵ قەناعەتم پێ نەبە ئەسێ نەمدەگوت خوا شاهێدە ینی بە چ پێوەرێک فەرمون بڕۆن تەماشای عەرەب بکەن لە ناوەڕاست و جنوب لە هەر لە لێرە لە عێراق خۆ هەموو خەڵکمان بینیوە ئەوان دێن ئێمە چوین ینی کوا عەرەب لە کورد موسڵمانتر بێ پابەندی بە نوێژەوە بە حەجەوە بە زەکاتەوە بە قورئانەوە بە مزگەوتەوە بەڕاستی ینی بە دروست شاعیرەکانی ئیسلامیەوە و بەڕاستی لە ڕۆژهەڵاتیش بە هەماشێوە بە لە ڕۆژئاواش بە هەماشێوە لە باکووریش بە هەماشێوە ئێمە کورد بە موسڵمان دەزانین بەڕاستی ینی کورد و ئیسلام هەر ناتوانین یەکی جیاکەینەوە و ئەوانە هیچ ئەگەر هەر شتێکی بیڵێن بەڕاستی ناحەقی دەکەن زوڵم دەکەن ئەگەر بێن مزایدەمان بەسەوە بکەن یا خۆیان پێ چاکتر بێ لێمە لە ڕووی موسڵمانەتی و دینداریەوە ناوەڵە خوای گەورە دەفەرمێ هەر لەبەرەوەی کابرا عەرەب و دەوڵەتی یان لەبەرەوەی کابرا فارس و یان تورکیا دەوڵەتی هەیە ناخوا دەفەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم بەڕێزترینتان لای خوای تەعالی ئەوە کە پارێزترینتان بێ باسەوەی ناکە عەرەبێ و یان شتێکی ناوەڵە وەکو لە فەرمایشی پێغەمبەری داهاتووە صلی الله عليه وسلم لا فضل لعربي على الأعجمي ولا على أعجمي على عربي وهذا آخري هیچ فەزلێکی عەرەب بەسەر غەیری عەرەبەوە نییە و غەیری عەرەبی بەسەر عەرەبەوە نییە واتە عەرەب ناتوانێت من دەکا ئاعجەمی بۆ زمانێ یعنی من غەیری عەرەبم یعنی هیچ فەزلێکی بەسەر من نییە کاکەوە و پێغەمبەری پێشەوا دەفەرمێ صلی الله عليه وسلم بەڵام ئێمە
نابێ بۆ چوون و بەڕاستی بیر و ڕای و بیر و باوەڕ و ئایدۆلۆژیای حزبێک نابێت تێکەڵ ئێمە بابەتە بکەین وە کەسیش نییە بەڕاستی ئەو بیر و باوەڕ و ئایدۆلۆژیایە کەم پێم نامۆیە بە میلەتی کورد ئایدۆلۆژیای چەپ بەڵێ چەپ ئەرێ بەتابەتی چەپی تۆندڕەو بێ بە میلەتی کوردی بفرۆشێتەوە خەڵک بە دیفاع لەم بیر و باوەڕە سەقەت و مەسەلەن خوار و لارە بکە حەقەتەن ئەمە زوڵمێکی گەورەیە ئەمە ناحەقێکی گەورەیە بەڕاستی یعنی هیچ کەس نابێ بەڕاستی بێ ینی ئەمە بکاتە بەڵگەیەک لەسەر من بڵێ کاکە زۆر دیفاع لە کورد ناکە کا من دیفاع هەتا سەر ئێسقان لە وڵاتی خۆم دەکەم لە میلەتی خۆم دەکەم لە خاچی خۆم دەکەم بەڵام یەک زەڕە دیفاع لە بیر و باوەڕی سەقەت و خوار و لار پێچەوانە بە بیر و باوەڕی میلەتی خۆم ناکەم ئەوە بەڕاستی ملێکی جا دەکەن و حەقەتەن یعنی بۆ ئێمە لەمڕۆوە بەڕاستی هەرچی پێمان کرابێ ئەوەی خۆت ئاماژت پێکردمە کۆبوونەوەی حزبەکانمان کردو بەڕاستی ینی سوپاسیان دەکەین بەدەمانەوە هاتن هەمویان لەسەر یەک بەیان و بەلاغی چاک ڕێک کەوتین حەقەتەن ینی ئەو بڵاو کراوە جنابیشان حتمەن ئاگاداری قەزیەکانن و ئێمە ئێستا کەمپینێکی بەخشین ڕاگەاندرا بۆ هاوکاری هاوڵاتیانی کورد لە ڕۆژئاوا حەقەتەن ئێمە چیمان پێ بکرێ دەیکەین هەرچی پێمان بکرێ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کردەیەوە بە حەقیقەت ینی ئێمە دەیکەین و ئاخر شت ئێمە پێمان باشە بەڕاستی و لە بەیاننامەکەی حزبەکانش ئاماژەمان پێ کرد ئێمە پێمان باشە کوردانی ڕۆژئاوا دەسەڵاتی ئەوێ پێشیان گەیشتوتەوە تەبان ئێمە پێمان باشە ینی پابند بەو ڕێکەوتنانەیە کە کردویان لەگەڵ حکومەتی سووریا و حکومەتی سووریاش پابند بەو ڕێکەوتنانەیە کە لەگەڵ دەسەڵاتی ڕۆژئاوا بەستوێتی ئێمە داوامان کردووە هەردوو لا پابند و بەجێبەجێکردنی ڕێکەوتنەکان و زۆر ئاسایە بکرا بە بەڕاستیم پێم وایە ینی باریژنەیەکی باڵا لە هەرێمی کوردستانیش چووبایە بێ حزبەکان پێشنیار دەکەم ڕێکەمی کە بچن بەڕاستی چاودێری ئەم ڕێکەوتنە بکەم بزانین داخۆ چێ پابند ناوێت بە ڕێکەوتنەکە یعنی ئەگەر کورد پابند بیان بن کاکە پابند بن ئەگەر حکومەتی سووری پابند نەبێت کاکە بڵێن ئێوە پابند نەبوون ئەو کاتێ ئێمە کورد بەرگشتی چی پێکرا بیکا بەڕاستی بۆ ئەوەی کە پابندی ئەم پێم وایە باشترین ڕێگە چارەش بەڕاستی بۆ نهێشتنی ئالۆزی و خوێن نەڕژان و لە دەستنەدانی ئەوەی کە بەدەستیشمانەوە لەوێن دەر ڕێککەوتنە لەگەڵ حکومەتی سووریا وەکو دەسۆزێکیش دەڵێن خۆ من ئێستامە لەوێنین بنەوەدا کاکە من دەترسێ نە ئەم پێما ئەوە لە بەرژەوەندی بەڕاستی هاوڵاتیان و کوردانی ڕۆژئاوا لە سووریا باش باسیەوەت کرد کە بۆ نمونەوە بڵێن کورد لە میلەتەکانی تر کەمتر موسڵمان نیە بەڵام لەم ڕووداوان لە ڕووداوەکانی تریش زۆر جار ئەو وڵاتانی کە کوردیان بەسەردا بەشکەوت دەسەڵات ناوێت لە خۆ ناو دەسەڵاتی ئیسلامی بەڵام مافەکانی کورد نادەن یاخود هەندێک دوژم دژی کورد بەکاردێنن کە کورد لادەرە ئەمە پێچوانەیە لەگەڵ شریعەتی ئیسلامی لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەمە زیان بە ئاینی پیرۆزی ئیسلامیش ناگێنێت وەڵاهی کاک حەچیم لاف و گەساف لێدان بەوەی کە ینی پابەنە بە ئیسلام و مەسەڵەن خۆی پێ لە خەشکی موسڵمانەتیە موسڵمانترە هیچ قیمەت و نرخێکی نییە ئەگەر کردەوەی لەگەڵ نەبێ لە فەرمایشێکی پێ هەندێک دەڵێن حەسەنی بەسڕیە باسی ئیمان دەکا دەفەرمێ جاو ئیمان ئەگەر بە تەنیا باشکە ئیسلامەتیش دەگرێتەوە ليس الإيمان بالتمني إيمان أولي كإنسان لا فوق زاف بيلي من زور مسلمان وزور كذا من المسلمان ترنيا يعني أولنيا ولا بالتحلي وبرجو لباسك شنو أخوي بيبرازين بقولي والله هركز أم برجو لباسك مثلا ريشي دريج بو بانتولي كربيا مثلا سوزان برشي كردي لبربيا عبا مثلا كويب سلطك لبركدو يعني مثلا منديلك يسري كرد أول هم كذا مسلمان لا ولا بالتحلي زين بسيا ولكن ما وقر في القلب وصدقه العمل إيمان مسلمانتي أو كابرا لدل دا مسلمان بدل مسلمان به كردوا كان شيء بيسلمينه هيك كابرا قال مثلا بون ده صلاة إسلامي به إذا صلاة إسلامي نكر ما بملتك يخو ددا كمسلمانة ككل مسلمانة ولا بو بغير مسلمان يجدا يعني غير مسلمان يج آزاد اللكيان وقواريك إسلامي راستقيني قرآني كآزاد بلوي كسبيرو باورشي هي مسلمان يا غير مسلمان أي باشا لا هرب نمونشي بين موا پیغمبري خوا صلى الله عليه وسلم كسب بو مدينة دولتي دا مزرعت دصلات الشهبو أبوز لك زول كان ركودو هيك شيء أنا بقولك هل أو
هەر بە پێ ڕێکەوتنەکەشان ئەو مافەی کە بۆ جوولەکان بۆ مسلمانەکان هەبوو بۆ جوولەکانیش نەبوو ئەدی برانەدا بوو کە هەمویان بەیەکەوە بەرگری لە مەدینەش دەکەن ئەدی برانەدا بوو کە خوین یەکیش وەرگرنەوە بستینن و بشیدەن یعنی کاک حەشیم ئەگەر کیان و قوارەیەکی ڕاستەقینەی ئیسلامی بێ یعنی نەکرد بەوە نییە چاوانە بێ زیان لە ئاینی پیرۆزی ئیسلامی وڵا بێگومان زامن وڵاهی لەوەدا یعنی ئەوە ئەمن وەکو دسۆزێک وەکو مسلمانێک حقەتەن ینی من تکامە لە هەموو لایەک حقەتەن ینی ینی خەڵکی وڵاتی خۆشمان جا مامەستا بێ لە بەرجی مەلایەتی ڕۆشنبیرێکی ئیسلامی بێ تاکە مسلمانێک بێ وەغەیرە ئیسلامی کە بە ناوی ئیسلامەوە قسە دەکا حزبی ئەلمانی قەومی ئەوانە من یەک ڕزامایە بەڕاستی بەهۆی ڕەفتارمانەوە بەهۆی هێندێ قسەمانەوە کە لە ئەسڵدا پێچەوانەی شەریعەت و پێچەوانەی قورئانە ناوبانجی میلەتی خۆمان ناشرین نەکەین لە لای وڵاتان لای خەڵکان حەقەتەن بەشێکی زۆر جار کە خەڵکی غەیرە بڵێن کوردیانی خۆمان کە کوردیان پێ نامسڵمان بووە بەشێکی بەهۆی هەسوکەوت و ڕەفتارەکانی ئێمەوە بوو کە ئێمان پێ نامسڵمان بکە بە نوێنەری میلەتی کوردی موسڵمانیان زانیوی مەسەڵەن کابرا هاتووە قسە بە خوا دەڵێ قسە بە پێغەمبەری خوا دەڵێ سەڵاو سەلام خوا لەسەر بێ قسە بە قورئان دەڵێ گاتە بە نوێژە دەکا کا حەشیم ێ باشە هەر زانە هەر عالمێکی عەرەبی مەسەڵەن فارس تورک کورە مەسەڵەن ئەفریقیەک عالمێک بیبینی دەڵێ چی دەڵێ میلەتە چییە ئەگەر دووربین بێ و عالم و زانا بێ نابێ لەسەر هەڵوێستێکی ئەم تاقمەیان ئەم کەسە برا لەسەر میلەتەکەی بدا بەڵام کاریگەری خۆی نابێ کابرا بینێ بەڕەسمی مەسەڵەن لایەنێک مەسەڵەن گاتە بە نوێژێ بکە بڵاویشی کەنەوە گاتە بە ئیسلام کە زێ بەخوای بدا سردە بۆ ڕسمێکی ببا کاکەچیم دەبێ خەڵکی بەڕاستی حزب لایەنەکانیش یان مەسەڵەن خەڵکەکەشی وریا بێ لامان کاتدا بەڕاستی دەبێت زانە و مامۆستایانی ئێمەش وریا بن ئێستادا بەشبوونە کە بوو لەم ڕووداوانەی ڕۆژاوی کوردستان لە ئاستی شەقام لە نێوان بینی مامۆستا و زانەی ئاینی ئەوە چیری دەخوێنرایە خۆ وڵی کاکەچی شتێک باشە ئەمە نییە قسەم هەیە لەو بارەوە بۆ زانیان و بۆ مامۆستایان و ڕۆشنبیرانی ئیسلامی ئەوە قسەکمان کرد بۆ خەڵکە ئەلمانیەکەی کە دەبێ وریا بێ بەڕاستی ناوبانجی کورد ناشرین نەکا بۆ هەڵوێست و هێندێک قسەیەوە کە دژ بە ئیسلامە وڵای زانیانیش دەبێ وریا بن کاکەچیم ئەو بارودۆخە هەموو پەیوەندی بە ئەوە نییە کە کافر و مسلمان و نازانم ئەو بابەتانەوە ئەم بارودۆخە بەڕاستی پەیوەندی بەشێکی بە بابەتی سیاسیەوە هەیە ئەو کەسە دەبێ بەڕاستی بەنی ئیطلاعێکی باش هەبێ بەسەر بارودۆخی سیاسی ناوچەکە و دنیاکە ئەوە چ دەگوزارێ ینی مەرزی ئەم بابەتە بباتەوە سەر ئەم بابەتە ئەمە یەک دوو بەڕاستی دەبێ وریاش بە کاکە ینی لە مەسەلەی نیشتیمان پەروەری و نەتەوایەتی تێنەپەڕێنێ کاکە ئێمە قەوم پەرز نین ملەتی خۆمانمان خۆش دەوێ نیشتیمانی خۆشمانمان خۆش دەوێ بەس بۆ مانای ڕەگەزپەرستی خۆ دەزانێت ڕەگەزپەرستی ڕەتکراوەیە یعنی بۆ نمونە ئەمن کوردێکی خراپیشم پێ لە بۆ نمونە بە ئینگلیزێکی باش پێ باشتر بێ خڕوان نییە باشە سبەی کوردێک بێ بچەوسێنێتەوە عەرەبێک بچەوسێنێت و کامیان زوڵمی گەورەترە یە بێگومان کوردەکە لە قەومی خۆت بێ و لە نەژادی خۆت بێ زوڵم لێ بکە بتکوژێ و دەربەدەرت کە بۆیە بەڕاستی دەبێ ئێستا وریا بێ حەقەتەن لەم قەزێدا ئیفراط و تەفریتی نەبێ نە زیادە ڕۆی هەبێ نە تێپەڕێنێتەوە من بەڕاستی بینیمە هەندێک لەو مامەستا بەڕێزانە ینی دەربارەی هەموو شت قسە دەکەن پێم پێما بە ئەو بابەتانە بەشێکی اختصاسیە کەسێک پسپۆری هەیە لە بواری زانستی فەرموودا ینی علوم الحەدیث ئەو باقسە زانستی فەرموودە بکە ئەوەی کە نازانێ مەسەلەن ینی لەو بارانەوە مەسەلەن حەدیث فەرمایشتی مەسەلەن حەدیثی ضعیف و صحیح و حەسەن و ئەوانە مەسەلەن بنچینە و بنامەکانی کە باقسەتی دانەکەن تووشی هەڵە دەبێ بخوا ئەوە کە بۆ کەسێکی ئاوا دروستە بۆ کەسێک کەس دروستە کە بێ دەربارەی ئەم بارودۆخانە قسەی تێدا بکە مەسەلەن زا دەبینی تووشی هەڵە دەبێ مەسەلەن تووشی گوناحیش دەبێ و تووشی زوڵم دەبێ لەوانەیە زوڵم لە کورد بکە وەلایەن زوڵم لە لایەنێشکە بکە حەقەتەن بۆ دەبێ ئینسان هاوسەنگ بێ وریا بێ نەکەوێتە ژێر کاریگەری بەڕاستی ئەم ینی زاروی هەڵمەتێکی شەیە سۆشیال میدیا هەندێک شت هەیە حەقەتەن ئینسان نەکەوێتە ژێر کاریگەری دەبێ حەق چۆنە مەسەلەن شەرع چۆنە بەڕاستی بزانین داخوا چی قازانجە لەم هەلومەرزدا بۆ کورد بۆ خۆمان بۆ ملایەک ئینسان ئەم ڕێگایە بگرێ و ئەمە بکا بە منی چرای خۆی و
قسەی دەربارە بکە. باشە چەند خولەکێکمان ماوە سەبارەت لەسەر کوردانی سووریا بەڵێ. ئێستا باشین چارەسەر چیە بەرزوتێ وەکو کۆمەڵ لەگەڵەوەدان لا مەرکەزیەت بێیان ئیدارێکی خۆیان هەبێ زمانی کوردی پارێزراوە بێ لە دەستوری سووریا مافەکانی کورد چەسپاوێ ئەی ئێستا باشین چارەسەر چییە ئەگەر بەس ڕاگەنداوە دەبێت چی بکرێ ئەم پێم وایە یەکەم نیستەمی سەر کوردانی ژڵێن کاک حەشیم بڕوا بکە خاڵی سەرەکی ئەوەیە کە بەنی تەبابن لەگەڵ حکوومەتی سووری ڕێکەوە ئەم پێم وایە ئەوەی کە بە ڕێککەوتن و بە لێک تێگەیشتن و بە گفتوگۆی دانیشتنی سەرمێز و گفتوگۆی سیاسان دەکرێت ڕەنگە بە هەڕەشە و بە دووری نەکرێتەوە ئەمە یەک دوو دەکرێت ئەمە لەژێر چاودێری بەڕاستی وڵاتانی ناوچەکە بێ وڵاتانی زلهێزی دنیا بێ حقەتەن بیان هی ناو قەزەکەی ئێستا ئەمریکا ناڵێک کاکە مەسەن پێویستە پابند بە ڕێککەوتنەکان وانە وەکو ئەحمەد شەرعیش باسی کرد وەکو مەسەلەن ینی مەزلوم عەبدیش باسی کرد کە ئەوانە مەسەن وڵاتانی دیکەش تەکلیفیان لێکردون کە پابند بە ڕێککەوتنەکان و ئاشتی بەرقەرارکردوانە ئەمن دەڵێم ئەمە بمدەم کاکە باشە وەرن پابندی بە ڕێککەوتنەکان بەڵام بابزانی داخوا بابزانی تەماشاکە حەشیم کاک حەشیمەوەش لەناو ئەم بارودۆخی سیاسی دەڵێن کاکە باشە بابزانی فەرموو بابزانی داخۆ مافەکانی ئێمە چییە ئێمە پابندی بە ڕێککەوتنەکان و ئەو ڕێککەوتنە بزانین داخوا حکوومەتی سووری ئامادەیە چەندمان بۆ جێبەجێکە کاوەکو میلەتێک وەکو حقوقی میلەتێک کەمە لە وڵاتە هەیە کا بزانین داخۆ مافەکانی ئێمە ئەگەر ئەحمەد شەرع باسی شەرع دەکا فەرموو بزانین داخۆ لە شەرعدا لەم شریعەتە بزانین داخۆ کورد مافی ئەوەی هەیە کە ینی بۆ خۆی وڵاتی خۆی بەڕێوەبەری هەنە بێگومان ئەویش سوارزانەی لە دەوروبەر هەیە کە بڵێ ئەرەوە کاکە مافی خۆیەتی ئەگەر شەرع ئەگەر ئیتفاقاتی نێودەوڵەتیشە فەرموون بڵێ تەماشا ڕێککەوتنەکانی نێودەوڵەتی بزانین داخوا هەر گەلێک هات داوای ئەوە کرد کە بۆ خۆی بە ئاشتیانە بە ڕێککەوتن مافی چارەی خۆنووسینداری بکە داخۆ مافی پێدراوە پێ نەدراوە کاکە ئەمە دووە نییە ئەم وڵاتانەش ناڵێ کاکە مەدەمانێت سەقامگیری سیاسی بێ لەم ناوچەیە و سەقامگیری ئاسایش و کۆمەڵایەتی بێ یەکاکە باشە فەرموەرن دانیشتن بزانین داخوا ئەگەر ئێمە هۆکاری ئەوەن کە ئەم ناسەقامگیری دوور بێ ئێمە هەر ئەوە ڕێککەوتن فەرموو کاکە ئێوەش بێن پشتمان بگرن بە مافەکەمان بۆ دابین کە ئەم پێما بەڕاستی لەم هەلوو مەرجەدا کە ناوچەکەی پێدا تێدا بەڕێ کە لە قازانجی کوردنی بە ڕاشکایی بێڵێم ئەم پێما ئەمە ڕێگە چارەسەوە تەسلیم بوون ژنی ئەوە کاک حەشیم هیچ تەسلیم بوون نییە ئێمە شۆڕژی پێشمەرگایەتیمان کرد لەم شاخانە بووین بەخوا زۆر زاروەیە نانەڕەقەژنەوە بیخۆین حەزەکەم بیزانی تەسلیمیش نەبوو بەمانای تەسلیم بوون بەڵام کە هابێتە سەر ڕێککەوتن بە ئەوەی کە مەسنەت و مافی خۆت بستێنی پێم ساتر دەوەی کە خەڵک بە کوش دەم ئەز مافی خۆم بستێنێ ئەگەر مافەکەت نەداوە شێ زاروێ مافەکەت نادا هێرش زاروێ باخاژین با بێڵێن باش مافیشت نادا هێرشکردنە سەر بابەتێکی جیاوازە مافیشت نادا بەڵام ڕەنگە شەڕ لە قازانجی من نەبێت هۆی کابرای سیاسی وە شەڕزان ئەوەیە کاتێک شەڕ دەکا کە لە بزانێت بە قازانجی دەگەڕێت تێدا سەرکەوتو دەبێ ئێمە کاتی خۆشی بوو ئێستا دەڵێن قەت ئامادە نەبووین هێرش بکەین سەرڕەبایەش کە بمانزانین بە دەشکەی سەرناوین بەعس بەڵێ بۆچم خەڵکی بە کوش دەم ینی چ قازانجێک لەوەدا هەیە عەقڵ و حکمەتێک لەوەیدا هەیە بەڵام هێرشکرانە سەر بەڵام بێگومان کابرا ئەگەر لە وڵاتی خۆتی مەسەن لە مەملەکەتی خۆت دانیشتی تەمەن ڕازی بڕێککەوتن مەسەن ئامادەی ئاشتی بچەسپێنی بەڵام ئەو بیێ مەسەن ینی هەر هێرش بکاتە سەرێوە ئیبادەت بکاوە دەرت بکاوە سەرەن مافت هیچ پێ نەدا بڵام پێم وایە کاک حەشیمەوە بۆ هەر میلەت و بۆ هەر قەومێکێکە بەرگی لە خۆی بکە با تۆ پرسیمە سەر وڵاتانی زلهێز بێ کەمیشە بڵێن ماوەڵی خراپیانەیە لەگەڵ پرسی کوردۆک و بەڕێز دەسەرتەکەمی باس کوردەکان لە قوربانی وە کارەکەی چییە چکە ئێستا ساڵە حوسێمیش قسەی کرده بوو دەڵێ مەسەرەن لەو ڕێکەوتنێک کە پاریس کراوە تورکیا ئیسرائیل ئەمریکا فەڕەنسا بەریتانیا پلانیان داناوە بۆی ئەوەی کە لە سووریا ڕوودەدات وەڵامیش پێم وایە ئەوەی کە لە سووریا ڕوودەدا ڕێکەوتنێکی وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی گەورەی دنیا لەسەرە مەرجی ئەم ڕێکەوتنە ئاوا لەسەر کاغز واژوو کرا بەڵام بەرژەوەندەکانی لەوەیدا کە بەم شێوەیە باسم کرد ئەمە تۆزێ قوڵتریشە بەڕاستی ینی بەشێکی زۆری پەیوەندی بە بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە هەیە لە ناوچەکە و بەشێک کە باس دەکەم کە پەیوەندی بە بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە هەیە هەم بۆ پاراستنی هێندێک بەرژەوەندی ئابووریە هەم پاراستنی ئەمنیان و لە هەمان کاتدا بەڕاستی
با ڕاشکاوتر بینیم نینۆکردنی هەندێک لە نارەکانیان ئەمە گورتر و قوترە ڕەنگە ئەمە لە ڕۆژانی ئایندا لەوانی هەندێشت ئاشکرا بێکە ئەمە لە هیچ خۆڕایی نەکراوە بۆیە ئەم پێم وایە دەبێت ینی سەرانی کورد لێرە کە هەماهەنگی و پەیوەندێکی لەگەڵ سەران و دەسەڵاتی ڕۆژ ئاوای کوردستان دەبێت بەڕاستی زۆر وردبینانە و دووربینانە مامە لەگەڵ ئەم ڕەوشە بکرێت نەوەخوانە خواستە ینی نەهامەتی و بەدبەختێک و قوربەسەرێکی زۆر بەسەر ئەمیرێتی دابێ خراپتر لەوەی کە ئێمە کاری خۆ بەسەرمان هاتووەکو ئەنفال و چیمیایی بارانکردن و ئەوانە ئەم پێمە ئێستا بە وڵاتان و کورد بە کورتی بێ سوپاس دەکەم بەڵێ سەبارەت بە وڵاتان مامەڵەی وڵاتانی زرێز بە کورتی لەگەڵ کورد وڵا کاک حەشیمەوە خۆ ناشادوتوە من بۆ بێڵێم ینی دەڵێن کاک ئێمە بەرژەوەندیمان هەیە و کورد وەختێک کە لەگەڵ بەرژەوەندی ئێمە بۆ بەرگی لە بەرژەوەندیەکانی ئێمە کردو بە دەستخۆشیمان لێکردو پارەمان پێدا و چەکمان پێداوە تەواو ینی سەرکەری باش بوون و ئازا بوون و ئێستاش بەرژەوەندیان لەگەڵ هەر کەسێک بێ ئەوان بەڕاستی و باسم کرد کورد خاڵێکی زۆر گسکێ ناوچەکە لە بەرژەوەندەکانی وڵاتانی سرهێز و بەرژەوەندی خوازی دنیا سوپاس دەکەین بەڕێز کارامستار مەجید سەلامەت سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خۆی گەورتان سپێرین خواتان لەگەڵ